تا ئێستا هەرێمی کوردستان پابەندبوون یا پابەند نەبوونی خۆی بە پرۆژەی یاسای بودجەی عێراق نیشان نەداوە. پاش کۆبوونەوەی نوێنەرانی کورد لە بەغدا و حکوومەتی هەرێم بڕیار بوو هەرێمی کوردستان دوای تاوتوێکردنی پرۆژەی یاسای بودجە و داهاتی نەوتی هەرێم وەڵامی نوێنەرانی کورد بداتەوە. بەڵام تا ئێستا نوێنەرانی کورد چاوەڕوانی ئەو وەڵامی حکوومەتیان. چەند کۆبوونەیەکمان لەگەڵ حکوومەتی هەرێم کرد بڕیار بوو بەردەوامی، بەڵام دوا بڕا هەرجارێکیان بینین ئەڵێن کۆ دەبینەوە دەبین، بەڵام کەمترین پەیوەندیان لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکانی کەمترین پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە. تەنان بۆ مەسەلە گرنگەکانیش ئەوەندە خۆیان ماندوو ناکەن، تەنان پرسیاریش لە بابەتەکانی عێراق بکەن و تەنانەت بە دوواداچوونیان نییە بۆ کێشەکان. ئێمە لەو ڕوانگەیەوە بێگومان من ئەتوانم بڵێم هەموو فراکسیۆنە کوردستانیەکان لە عێراق گلەی زۆرمان لە حکوومەتی هەرێم هەیە، لەوەی ئێمە خۆمان ئەمانەوێت لەوێ هاوکار و پشتیوانی حکوومەتی هەرێم بین، بەڵام حکوومەتی هەرێم هیچ جۆرە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ ئێمە نییە. پرۆژەی یاسای بودجەی عێراق تێپەڕێنرا و پشتی هەرێم لە بودجەی گشتی عێراق دیاریکرا بە مەرجی ڕادەستکردنی بڕی دیاریکراوی نەوتی هەرێم بەپێی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا. نوێنەرێکی کورد لە بەغدا ڕایدەگەێنێت ئەو بێدەنجەی هەرێم لە بەرامبەر بەغدا کێشەکان زیاتر قوڵ دەکاتەوە. دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان زیاتر بخەنە ینی خۆیان بخەنە دۆخێک کە پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا ڕێک بخەنەوە، چونکە ئێمە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی چاکردنی ئەو بارە ئابووری خراپەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە زیاتر پێویستیمان بە حکوومەتی عێراق دەبێت. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز بڕیارە لە داهاتوویەکی نزیک دوو وەفد لە هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکەن. ئەو وەفدانەش لەسەر ئاستی باڵا پێک دەهێنرێن. داواکاری نوێنەرانی کوردیش لە وەفدی هەرێم پرس و ڕاوێژکردنە پێیان و مانەوەیانە لە بەغدا بۆ گەیشتنە چارەسەری کێشەکان نەگەڕانەوەیان پاش تەنها ئەنجامدانی یەک کۆبوونەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.